سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانە مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەش دەکەم و لە باسخواستی ئەمڕۆمەدا باس لەوە دەکەین چۆن خۆمان لە ڕووداوەکانی هاتوچۆ بپارێزین. بێگومان ئەگەر ئەو سێ دروشم و سێ کوچکەیی کە لە شۆفێریکردندا پێی دەگوترێ یام ئامانجی شۆفێریکردن یام بریتە لە چێژ هونەر ئەخلاق جێبەجێ بکرێ ئەو کاتە پێ ئەچێ ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەم ببنەوە و یا هەر نەبێنن. بوونی ئەخلاق لە شۆفێریکردندا یەکێکە لە پرەنسیپە جوانەکانی شۆفێریکردن و ئەگەر شۆفێران پابەندن پێوەی و خەڵکی ئاسایش بەرامبەر بە یاساکانی هاتوچۆ و هێماکانی هاتوچۆ ئەخلاقیات و پرەنسیپێکی جوان بەکاربهێنن ئەو کاتە ڕووداوەکانی هاتوچۆ بە جۆلێ لە جۆرەکان بەرەو کەمبوونەوە دەچن و ئەو قوربانیە زۆر و زەبەنەی کە لە ئەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەوێتەوە بەرەو کەمبوونەوە دەچێت. تەنانەت لە چەند ساڵی ڕابردوودا زانایانی سعودیا فتوایەکی زۆر جوانیان دەرکرد ئەگەر جادەیەک لی نووسرابێت تۆ دەبێت لە 180 بڕۆی واتە بە خێرایی 80 بڕۆی تۆ کردت بە 90 تووشی وەرگەڕان بووی تو کوژرای ئەوە وەکو ئەوە وایە لە شەرعی ئیسلامدا وەکو ئەوە وایە خۆت کوشت بێ و ئەگەر کۆمەڵێ سەرنشینی شت لەگەڵا بوون یا بەهۆی تیژڕەویەکەی خۆتەوە لە کەسێکتدا و مرد یا سەرنشینەکانت مردن ئەو کاتە وەکوا بێ بوو بیتە قاتڵ و بکوژی ئەو چەند کەسەش کە لەگەڵ تا ئیدی ماڵ و مناڵی خۆت بێ هاوڕێت بێیان هەر سەرنشینێک بێت کە بەهۆی پارەوە تۆ ئەو کەسانت گواستۆتەوە. کەواتە چۆن ئێمە ڕۆژانە بە چێژ و بە هونەر و بە ئەخلاقێکی جوانەوە شۆفێری بکەین، چۆن ڕێز لە هاتوچۆ و یاساکانی هاتوچۆ و خەڵکی تیر و سەرنشینەکان و جادە و ڕێگۆبانەکانمان بگرین بۆ ئەوەی هەم گیانی خۆمان سەلامت بێ هەم گیانی سەرنشینەکانەوە بۆ هەم خەڵکی پیادە و خەڵکی دیکەش لە سەر شەقامەکان. بەداخەوە لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی هاتوچۆ هێندە زۆر بوون. خەڵک پێی وایە لە دوای تیرۆری جەنگ و تیرۆری گروپە تیرۆریستیەکان ئەوەی کە زۆر هەڕەشە لە کۆمەلگە و لە ناوبردننی خەڵک دەکا پێی دەگوترێت تیرۆریسپی واتە ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی هاتوچۆ. بۆ قسەکردن لەسەر بەخشینی هۆشیاری و ڕێنماییەکی دروست هەم بە شۆفێر هەم بە منداڵ هەم بە دایک و باوک هەم بە خەڵکی ئاسایی بەرامبەر بە هاتوچۆ و جادە و ڕێگۆبانەکان وەکە هۆشیاریدان لەبارەی کەمکردنەوە و خۆپاراستنمان لە تەواوی ئەو ڕووداوانی هاتوچۆ تەوەری ئەمڕۆی بەرنامی باسوخواستم بۆ ئەم مەبەستە تەرخان کردووە و میوانداری زۆر بەڕێز نەجات نەجم سەرۆکی ڕێکخراوی هێڵی سوور و هەروەها ڕاهێنەری نێودەوڵەتی لە بواری ترافیکم کردووە. مامۆستا نەجات زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاسانەکەم. ڕێکخراوی هێڵی سوور یەکێکە لەو ڕێکخراوە دڵسۆزانی کە بۆ هۆشیارکردنەوە و بەخشینی ڕێنمایی بە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان هاتۆتە دامەزراندن پێم خۆشە سەرتا باسێک لە ڕێکخراوەکە و ئامانج و کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەم بۆ بکەین. سپاسانەکەم بەناوی خۆی گەورە و میهرەبان. ڕێکخراوی هێڵی سوور ڕێکخراوێکی ناحکومی سەر بەخۆیە هەوڵەدا لە بواری وشیاری هاتوچۆ کارکا بۆ هەموو بەشەکانی و بۆ هەموو تاکانی کۆمەڵگە. ئەم ڕێکخراوە ئەو چالاکیانەی کە هەی بووە دابەشی کردووە بەشێکی بۆ منداڵانە چکە پێمان وایە ئەبێ تاکی کۆمەڵگە لە منداڵی و فێری وشیاری هاتوچۆ بکرێ. پاشان بۆ لایەنی پەیوەندیدار کە لایەنی جێبەجێکاری یاسایە گرنگیمان داوە بە برایانی هاتوچۆ کە خولیان دیوە ئەو خولانە کە چۆن یاساکە جێبەجێ بکەن چۆن خودی خۆیان لەو یاسانی هاتوچۆ بگەن و لە زانستی هاتوچۆیی چونکە دوو باشی جیاوازە یاسای هاتوچۆ لەگەڵ زانستی هاتوچۆیی. پاشان گرنگیمان داوە بە مامۆستایانی قوتابخانەکان بۆ ئەوەی لە ڕێی قوتابخانەکانەوە پەیامی هاتوچۆیی بگەێنن بە ئەو قوتابیانەی کە دێنە بەردەستیان ڕۆژانەوانە دەخوێنن. پاشان بەشێکی تر بۆ ئەو ڕاهێنەرانە بوون کە لە نووسینگەکانی فێرکردنە خەڵکانێک دێتە بەردەستیان کە مەبەستیانە مۆڵەتی شوفێری دەربێنن. و تەنها لە ساڵی 2018دا زیاتر لە 770 بەشداربوومان هەبووە لە بەس لە ناسینی جۆرەکانی کەسێتی چونکە ئەمە بۆ خودی شوفێر و بۆ ڕاهێنەران و بۆ لایەنی جێبەجێکاری یاسا گرنگ بووە کە 270یان بڕوانامەی نێودەوڵەتیمان پێداون ئەوانی کە بڕوانامەی لۆکاڵی بووە و چەند کەمپینێکیشمان ڕاگەاند بە ناوی تکایە بمان پارێزن کە لە هەر پارێزگایەک زیاتر لە 5,000 منداڵتیا بەشدار بوو خۆیان داواکاریان کرد لە دایک و باوکان وشیاری هاتوچۆیان هەبێ داوایان کرد لە مامۆسایان فێری
یاسای هاتوچۆ یا زانستی هاتوویان بکەن داوایان کردووە لە وەزارەتی پەروەردە کە پرۆگرامێک دابنێن بۆەوەی کە لەناو پرۆگرامی خوێندنە ئەم منداڵانەیە ئەم قوتابیانە فێری وشیاری هاتوچۆ بکرێن پاشان وەزارەتی ناوخۆ لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتەکانی پارێزگەکانەوە چیدی مۆڵەتی شوفێری وا بە ئاسانی نەدادەدە شوفێر بە مانایکی تر نەیبەخشێتەوە پاشان ئەو خولانی کە کرمانەوە کە خولی فریاگوزاری سەرەتایی بوو بۆ ئەو شوفێرانی کە لە نێوانی وڵاتی عێراق و ئێران یان با بڵین هەرێمی کوردستان و ئێران پیانەوترێ شوفێری خەتی دەرەوەی شار خولمان بۆ کردنەوە بۆ فریاگوزاری سەرەتایی چونکە بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ ئەو بریندارانی کە لێ ئەکەوێتەوە شوفێران دەریان ئێهێنن بۆیە پێویستیان بە زانستێک بووە بەشێکی تر لە چالاکیەکانمان ڕاگەاندنی کەمپینێک بۆ بە ناوی هێماکانی هاتوچۆ هات نەگۆ چونکە هێماکانی هاتوچۆ زمانێکی بێدەنگە لە نێوانی یاسای هاتوچۆ و خودی بەکاربەرانی ڕێگە تەنها لە هەر پارێزگایەک بۆ منە پارێزگای سلێمانی 5,000 خوێندکاری ئامادەیی تیا بەشدارە ماوەکی 120 ڕۆژ ئەخایەنێ و 100,000 شوفێریش سوودمەند دەبێت لەو ڕێنمایی هوشیاریانەی کە ئەیدین و بەردەوامیشین ئینشاڵڵا چەند پرۆگرامێکمانەیە چەند بەرنامە و چەند چالاکیشکەمان هەیە لە ئایندەیەکی نزیکە ئەوانیش ڕاگەین. ئەمەنجی ڕێکخراوەکەتان چییە؟ کار بۆچی ئەەکەن بە زۆری ینی بەتانەوەی لە چ بوارێکدا زیاتر ئامانجی خۆتان پێکن؟ ئێمە تەنها بوارێکمان گرتووە کە خۆمان اختصاصمان تیا هەیە و هەموو ئەوەندامانش مەرجەلە کە دێنە ناو ڕێکخراوەکەمانەوە خاوەنی پسپۆڕیەک بن لە بواری هاتوچۆیە کاڵین بواری هاتوچۆ چەندین سێکتەری تایە پێک نەهاتوە تەنها لە غەرامە لە سزادان بواری هاتوچۆ لێخوڕینی ژینگەییە چ ئەوەی کە بە پاشەڕۆی ئەو سەرنشین و شوفێرانەی کە ئەو شتێک کە ئەی خۆن یان فڕێ دەنە سەر شقام ئەمە وشیاری پێویستە پاشان لێخوڕینی ژینگەیی چونکە لێخوڕینی ژینگەیی تەکنیکێکە ئێستا زۆرە لە وڵاتان پەریان پێداوە تاکەکانی کۆمەلگە فێرەکەن چۆن وا بکەی بە لێخوڕینێکی دروست کە ژینگە بپارێزی ئەوەندە پیسی نەکەی بۆ نمونە لە تەرافلایتێکە 120 چرکە ئۆتۆمبیل ئەوەستێ ئەبێ فێری ئەویان بکەین ئەگەر لە 20 چرکە زیاتر بۆ ئۆتۆمبیلەکانتان بکوژێنەوە بۆی ئەگەر 50 ئۆتۆمبیل لەو ترافیکەیە بمێنێتەوە بۆ ماوەی 120 چرکە وەکوایە 100 ئۆتۆمبیل بۆ ماوەی دقەیەک یعنی ئەکاتە 100 دقە ئەکاتە ساعتێک و 40 دقە ئەو ئۆتۆمبیلە کارەکە هەم سوتەمەنی لە ڕووی ئیکۆنۆمی لە ڕووی اقتصادیەوە زیانە بە تاکانی کۆمەڵگە بە دەوڵەتەکات و هەمیش لە ڕووی ژینگەوە ئەو ژینگەیە پیسە بێ چونکە ئەو گازەژە هەراوێنی کە دەرەچن یەکەم ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربۆن هایدو کاربۆن مادی قورقۆشم ئەمانە یەکەمین حاڵەتات چی بکرێ بۆ من تۆ لە ترافیکێکە ئەو هەموو ڕێژ سیارە دەوەستێ ئەمە بۆ منە ئامانجەکانە دواتە دێنە سەر بەش بەشیان بۆ نە باسی شوفێران فێری ئەومان کردوون کە بۆ هەر لە باری ژینگەیە کە لە وەرزی هاوینانە جگەرێک فرادەنە دەرەوە یعنی بە چەندین هێکتار زەوی ئەسووتێت دەغڵودان چەندین پەلەوەر و باڵندە گیانەوەر ئەوانە ئەفەوتێن بۆیە پێویستیان بە وشاریە پێمان وانییە تاکانی کۆمەلگا ئەوەندە بێوجدان و زاڵم بن بزانم بەم جگەرێ ئەمە ڕوئەدا بێگومان وشاریان نییە پێویستیان بە وشاکردنەوە پاشان لە ڕووی ئێمە پارە ئەدەین لە ڕووە تەندروستیەکەوە چونکە شوفێر کاتێک کە ئۆتۆمبیل لێخوڕێ ئەبێ ئەوە بزانێ هەمیشە بۆ ئەوەن ئامادە نییە کە ئۆتۆمبیل لێ بخڕە بۆ نمە کەم خەوتووە یان هەڵامەت خراپترین جۆری نەخۆشیەکان بۆ شوفێر هەڵامەت و سکچوونە چونکە لە کاتی هەڵامەت ئەنفلۆنزا پشمینی لەگەڵایە فەرمو لەو شەقامانەیە شوفێر چۆن نەتوانێت بەو خێرایە بەو پێچاوپێچە چونکە هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە هەوراز و نشێوی زۆرە بۆیە پێویستەکە تاکانی کۆمەڵگەوریا بکرێن و لە ڕووی تەندروستیشەوە چۆن مامەڵە بکەن پاشان لە ڕوویشکەوە کە لە ڕووی یاساییە خەڵکانێکی زۆر نازانێ ینی وای داناوە کە تووشی ڕووداوێک بوو یان سەرپێچەیەکی کرد بڵێ وڵی نەمزانی و عفوم کە ینی ئەوێ لە ڕووی سۆزداریەوە لایانی جێبەجەکاری یاسا بەو لایە بەرێک کە نەیزانیەوەم جارە عفو بکرێ بەڵام لە ڕاستیە یاسا عفوی نییە هەڵم بەرامبەرەکەی سزاکە بێ وەرگێ ئەگەر ئێمە تاکیی کۆمەلگەوریا بکەینەوە کە فرێدانی پاشەڕۆیەک قوتووی دەبەیەکی ئاو غرامەکەی 100,000 دینارە سەر پێبژاردنەکەی بێگومان ئەم خەڵکەش وا ناکات و زۆر سێکتەری کێ بۆ لە ڕووی مێژووی ترافیکەوە ئێمە زانستمان نییە بەرامبەر خودی مێژوو چکە هەر کەسێک
باگراوندی مێژویی نەبێ ئێستا و ئایندەش نازانێ لە بواری ترافیکات چی ڕوویداوە یا ڕوئەدا بۆیە ئەمە گرنگیمان داوە بە کەرەستەکان ئێمە چەندوانەیەکمان وتوەوە چەند خولێکمان وتوەوە بۆ بەشی ئەندازەکانی پارێزگاکان کە ئەو تابلوانی کە دائەنرێ لە شوێنی شیاودا بنرێ چونکە ئێمە لەگەڵ ئەو دار و درختانەی کە لەگەڵ تابلۆکانن کێشیان لەگەڵێکایە ئەگەر درختەکە پێشتر چقێنراوە تابلۆکە پێویستەکە لە پێش درختەکە بێ نە لە پشت بۆیە زۆرە لە تابلۆکانە بێ پەرچەمی دارەکە لابەری اینجا بزانین چی تابلۆیەکی لەژێرە بۆیە بەڕاستی ئێمە ئەو سێکتەرانی کامانەوە و ڕێکخراوی هێڵی سوور گرنگی پێ بدەین تەنها بواری هاتچێ و هەموو ئەندامانیشمان تایبەتمەندن بۆ بوارە ئەو بوارانەی ئەو ئامانجانی کە باست کە چۆن چارەسەر بکرێن ئایا بۆ منە فرێدانی قوتووی ساردیەک دەبەیەک ئاو جگەرەیەک تەنها بە پێدانی هۆشیاری پێت وایە کە خەڵک ئەگاتەوە قەنەعەتی کە فرێدانی ئەمە شتێکی نەشیا و نادروستە لە کاتێکە دەیان ساڵ ئێمە هۆشیاری ژینگەی بڵاوەکەینەوە خەڵک ئاگادارەکرێتەوە کە فرێدانی دەبەیەک ئاو لەوەشێت دەیان کە ناسی شارەوانی ماندوو بکە تەنها بە هۆشیارکردنەوەی خەڵک ئەم شتان چارەسەر بن یان کامان ڕێکار میکانیزمەکانی تری چارەسەرکردنیان بەشێک لە وشاکردنەوەی تاکی کۆمەڵگە بەشێکی زۆر کەمی لە ڕێی ڕاگەاندنەوەیە لە ڕێی ئەم بروشەوەیە بەڵام بەشە گرنگەکەی لە ڕێی سزادانەوەیە هەمیشە تاکەکانی کۆمەڵگە یان لە خوا ئەترسن یان لە سەرپێچەکە ئەترسن کە پێبژاردنە و غەرامەیەکیان لێسنرێ یان لە سومعی خۆیان ئەترسن ئەگەر بێت و ئێمە ئەم ڕەفتارە با قێزەون ناوبەرین ڕەفتارێکی نەشیا و ناشرینە کە بۆ نمونە باسمان کرد ئەگەر کەسێک پاشەڕۆی فراداتە دەر لە ئۆتۆمبیلەکەی ئەگەر وای بناسیێنی کە ئەمە ڕەفتارێکی نەشیاوە ئەمە لە ڕێی ڕاگەاندن و ئەو چالاکی پرۆشوانە ئەکرێ کە هەکراون پێشتر بەشێکی تریان لەسەر مامۆسایانی ئاینیە باسی ڕێزگرتن لە ژینگە بە دەقی فەرموودە و ئەو ئاەتە قورئانی پیرۆزانەی کە لەسەر سروشتە بۆ ئەوەی چووکە ئەم پاشەڕۆیانە بە پێچوانی پاشەڕۆی ئاژەڵەوەیە پاشەڕۆی ئاژەڵ هەمویان سوودیان بۆ زەوی هەیە بەڵام پاشەڕۆی مرۆڤ کە فرێداتە سەرزەوی هەمووی زیانی هەیە و پاشێکی کەیان لایەنی جێبەجێکاری یاسایە کە ئەبێ سزایەکی توند و جێگر کە ئەڵین توند بەو مانایە نییە تەنها ئێمە گیرفانی شوفێرانیان سەرنشینان چکە مەرج نییە شوفێر بێ سەرنشینانیش ئەبێ وا وشار بکرێنەوە کە هیچ فڕۆ نەدەنە دەر کە سزاکە توند بوو بۆ مانایی بۆ زەجر بوو بۆ مەبەستە بوو کە جارێکتر ئەمە دووبارە نەکاتەوە ئەوە باشە پاشان جێگر نەک هەر کاتێ نزیک هەڵبژاردن و هەندێک حاڵەت بووە هەندێک یاسا هەیە پشتگوێخرێ وەلاخرێ ئەوەی کایبینین لە نزیکی هەڵبژاردنەکانە چی ڕەفتاری ناشرینە لە کاتی بانگەشی هەڵبژاردنە ئەکرێ و لە بەرچاوی لایەنی پەیوەندیدارەوە هیچ قسە ناکەن بگرە هەندێک جار هاوکاریشان ئەبن ناڵێم ئەوان دەستیانتیایەتی بەڵام بە چاوی خۆیان ئەیبینن ئەم ڕەفتارە هیچ هەڵوێستێک ناکەن ینی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەر ئەو یاسایە هەیە بەڵام جێگیر نییە کەسانی پەیوەندیدار و لە ڕاستیشانە حەقیان ناگرم یعنی ناتوانن بۆ نمونە جامێکی ڕەش بە بەرپرسێکە بۆ نمونە جامێکی ڕەش کراوە ئەمە ناتوانن لەوانەیە جورئەتیان نەبێ لەوانە لەسەریشان بکەوێ کە ئەو لێزگەی لێ بکەنەوە بۆیە باشتر وایە یاسایەکی تونند و جێگر هەبێ بۆی سزای ئەو شوفێرانە بدرێت کە ئەو کاراکەن مامۆسایانی ئاینی لە ڕێی فەرموودە و دەقەکانی قورئانی پیرۆزەوە شوشیاری بڵاوکەنەوە پاشان لە ڕێی ڕاگەاندنەوە ئەو ڕەفتارە بە عیبە بکرێ مامۆستا نەجات ئێوە کوڕێکخراوی هێڵی سوور بە چ ئەنجامێک گەشتون کە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستان بۆچی ئەگەڕێتەوە عەرەب پەندێکی هەیە زۆر جوانە ئەڵێ گەر خاوەنی ماڵ تەپڵی لێدا لۆمەی مناڵەکان ناکرێت کە ڕەقسیان کرد ئێمە بەشێکی زۆری ئەم گرفتانی کە هەن لایەنی پەیوەندیدار کە خودی وەزارەتی ناوخۆیە بەڕۆبەرایەتی گشتیە بەڕۆبەرایەتەکانی هاتوچۆیە ئەم قسەی لەوانەیە قورسیش بێ یان لەسەر دڵیان گران بێ بەڵام ڕاستیە ئەوانیش معناتیان هەیە کە تەداخولاتی ئەحزاب هەیە کە کەسێک ئەگرن بۆ پەڕی سەرپێچی کردووە کارێکی نەشیاوی کردووە مەکۆیەک لقێک مەڵبەندێک شوێنێک پژگیریەکە داواکە کە هاوکاری بکرێت لە کۆت لە ئاخیریشە ئەو ئەفسەر و ئەو کارمەندانە بەشێکی زۆریان لاگری حزبێکی دیاری کراوە بن یعنی هەموو حزبەکان بەبێ جیاوازی بە ئیسلامی علمانیشەوە بۆیە ئەبێ پێش هەموو شتێک
لایەنی جێبەجێکاری یاسا وەزارەتی ناوخۆ بڕیار بدا کە ئەم یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێ بەڵام بینە سەر خودی یاساکە خۆی یاساکە خۆی گرفتی هەیە یاسا ژمارە 86 ساڵی 2004 زۆر کەم و کۆڕیە زۆر گرفتی تایە ینی زۆر کێشە هەیە ئەسڵەن باسی نەکردووە بۆیە پێویستەکە یاسایەکی دروست گونجاو بۆ هەرێمی کوردستان یا بۆ عێراق هەموار بکرێتەوە یان یاسایەکی نوێدا بنرێ هەموو بەشانەی تیاابێ کە تەنها لە بواری سزەدانی سەرپێکی پێبژاردن نەبێ بگرێت بەندکردنی تیاابێ هەندێک جار پێویستەکە هەندێک سەرپێکی هاتوچۆیە پێویستەکە بدرێت بە کەناڵەکانی ڕاگەاندن بۆی بە خێراترین ماوە ئەو دیاردە ڕەفتارە ناشینە لەناو کۆمەلگای بڵاو بێتەوە کە نەکرێت سزاکی بەو شێوازەیە ئەوە ئێمە گەشتین بەوەی کە تا وەزارەتی ناوخۆ بەڕۆبەراتی گشتی بەڕۆبەراتەکانی هاتوچۆ هەڵنسن ئەم دۆخە پێمانوانیە بە شێوازێکی زۆر باش بگۆڕیان بەرەو چاکردن کەواتە ئێمە چی بکەین کە بەر بە ڕووداوەکانی هاتوچۆ بگرین ئەو هەموو ڕوودا و قوربانیە کە لە ئەنجامی هاتوچۆوە دەکەوێتەوە ئێمە بە چ ڕێگایەک بە چ شێوازێک دەتوانین کەمی بکەینەوە یان بەرەو کەمی هەنگاوی پێڵ بهێنینەوە لە هەموو دنیا ڕووداوی هاتوچۆ هەیە بەڵام ئەبێ ئێمە چاو لە وڵاتانەکەین کە پێشکەوتن لە بواری هاتوچۆیە بەچی پێشکەوتون بە دانانی یاسایەکی گونجاو شیاو و جێگر و پاشان هاتوون لە ڕێی سێکتەری دەرێنانی مۆڵەتی شوفێریەوە شوفێرانیان وریا کردوێتەوە تیان گەیاندون مەترسیەکان سەرپێچەکان و تا دواتر لە ڕێی پرۆگرامی خوێندنەوە ئەوەی کە ئێستا مەبەستمە باسیکەم پرۆگرامی خوێندن ئەبێ لە باخچەکانەوە هەبێ هەتا ئەگاتە زانکۆکان واتە لە خوێندنی باخچە و بنەڕەتی و ئامادەیی و پەیمانگا و زانکۆکان دواتر هەتا تێژوینەوەی لەسەر بکرێ ماسەر دوکتۆرای لەسەر بهێنرێ ئەمە چۆن نەکرێ ئەمە تەنها ناکرێت بەوانەیەک کە لە ناو باخچەیان لە ناو قوتابخانەکانە هەبێ چونکە بوونی وانەیەک بە تەنها خۆی ئەو وانەیە وەکو وانەی وێنە و وانەی هونەری لێدێ یعنی دەرسێکی تەقریبەنە بێ بە شاغر فەراخ ئەوە پێمان باش نییەوە بێ بەو شێوازەدا بەش بکرێ بۆ نە لەوانەی زانستە باسی زانستی هاتوچۆی بکرێ لەوانەی بیرکاریە هەندێک هێما و بابەتی ترافیکی بخرێتە ناو بابەتی بیرکاریە بە پێی تەمەنی ئەو خوێندکار و قوتابیانی کە هەن بە پێی تەمەنەکان ئەبێ بوارەکانی هاتوچۆ لە ناو پرۆگرامەکە جێ بکرێتەوە بۆ منە لە ناو خوێندنی وانی ئاینە باسی ئەو فەرمودانە بکرێت کە باسی حەقی ڕێگاکە ئەو دقا قورئانە پیرۆزە بێنرێتەوە کە ئاەتی قورئانی پیرۆزمان هەیە لەسەر هاتوچۆ یان ئەتوانین بۆ هاتوچۆ بەکاریان بهێنین پاشان کە دێتە سەر بابەتی هونەر ئێمە لە هونەرە ئەتوانین هۆنراوەی ترافیکی فێری منداڵەکانمان بکەین و زانستیش بن بەداخەوە ئێمە گۆرانیەک یان هۆنراوەیەکمان هەیە ئەی پۆلیسی هاتوچۆ سوپاسی ئێمە بۆ تۆ کە دێتە سەر زانیاری ترافیەکەیەوە هەڵەیە بۆ مناڵ هەڵەیە ئەو هۆنراوەی خۆی هەڵەیە چونکە منداڵەیە کە گوڵۆبی سوور بوەستە گوڵۆبی زەر وریا بە گوڵۆبی سەوز بڕۆ ئەوە بۆ ئۆتۆمبیلە ڕێک بە عەکسەوە تەواوە بۆ منداڵ کاتێک ئۆتۆمبیل گوڵۆبەکەی بوو بە سوور بۆ پیادە گوڵۆبەکەی سەوزە کاتێک بۆ ئەو بوو بە سەوز بۆ من سوورە واتە هۆنراوەکەش پاش یەکەم جار دەستیان خۆش بێ بەڵام پێویستەکە هۆنراوەیەکی شیاوی زانستی بێ کە منداڵەکانی لەسەر پەروەردە بکرێ و چەندین هۆنراوی تریش هەبێ و لە وەزارەتی ڕۆشنبیریە لە ڕێی ئەو ئەفلام و لە ڕێی ئەو کلیپ و لە ڕێی ئەو بابەتانی کە خۆی مۆڵەتی پێداون کاری هونەرین ڕەچاوی هاتوچۆ بکرێ چونکە لە کۆتاییە تاکەکانی کۆمەگە لە ڕێی ئەو ئەفلام و لە ڕێی ئەو دراما و لە ڕێی ئەو کلیپانەوە ئەتوانن وشیاری هاتوچۆ وەربگرن ئەم شوفێرە خۆی نەبەستۆتەوە ڕەفتاری نەشیاوەکە بەم ئۆتۆمبیلە ئەمە دواتر ئەتوێتەوە بۆ ناو تاکەکانی کۆمەڵگەیە و ئەم ڕەفتارە دووارە ئەکرێتەوە بۆیە گرنگە پرۆگرامی خوێندنی هاتوچۆیی پرۆگرامێک دابنرێ بەپێی هەموو تەمەنەکان و ئەوەی کە زۆر زۆر مەترسیدارە ئەو ئامارانی کە ئێمە ئێستا کۆمان کردووەتەوە لە ئایندێکی نزیکە ڕایگەێنین
لە تەمەنی 14 ساڵی تا 18 ساڵی واتە ئەو تەمەنی کە هێشتا نەگەیشتونەتە ئەوەی کە مۆڵەتی شوفێری دەربێن و ڕێگەیان پێ بدرێ ئۆتۆمبیل لێ بخڕن لە 93 لە کوڕان ئۆتۆمبیل لێ ئەخڕێ باش ئەمە کێ بەرپرسە ئەمە یەکەم کەس دایک و باوکە یان بەخێوکەری ئەو منداڵانن چونکە لە 18 ساڵ بەرەو خوار بە پێی ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان بە منداڵ هەژمارەکرێ کە ئەمان لە 14 ساڵ بۆ 18 ساڵ ئۆتۆمبیل لێ ئەخڕن ئیخۆ ئۆتۆمبیلەکەی خۆیان نییە بۆیە دایک و باوکەکان پێویستە وشار بگرێنەوە ئۆتۆمبیلەکان نەدەنە دەست منداڵەکانیان ئەمە لە کوڕان لە کچانیش لە پارێزگای سلێمانی لە 161 کچان لە 14 ساڵ تا 18 ساڵ ئۆتۆمبیلیان لێ خوڕیوە ئێمە ڕەچای ئەوشمان کردووە هەیە حەزەکا بڵێ لێم خوڕیەوە نا ئێمە توێژینەوەکەمان ورتر بووە ئەو ئامارانی کە هەمان بووە لەگەڵ ئەوەیە کەوتێتی لێمان خوڕیوە بۆ جارێک جیاوازە لەگەڵەوەی چەند جارێ لی خوڕیوە یان ئێستش بەردەوامە ماوە لی ئەخڕێ چونکە بەڕاستی ئەو لایانی جێبەجەکاری یاساش ئەبێ هەڵوەستەیە بکە بەرپرسە لەوەی کە ئەو گەنجانە بەر لەوەی کە تەمەنی ئەمگاتی ئەوەی کۆمەڵەتی شۆفێری وەربگرن سیارە لێ ئەخڕن لە کاتێکا کە سیارە گەری خۆیان بۆیە مۆڵەتی شۆفێریان بوو بەکار بۆ دەدەهێنا یەکەم خۆیان چونکە لە کاتێک کە ئەمانە ئۆتۆمبیل ئەخڕن تووشی کێشەی یاسایی ببن خۆیان بەندەکرێن یا تووشی لێپرسینەوە ئەبن پاشان دایک و باوکەکان یان بەخێوکەرەکان ئەم کەسە ئۆتۆمبیلەکەی داوا دەدەستە منداڵە ئەبێ بڵێ ئەم منداڵە خۆی بردوێتی ئەگەر نا بڵێ من خۆم داومە پێی ئەم ئۆتۆمبیلە بەرێ بۆ ماوەی کەم لی بخڕێ ئەم دایکیان ئەم باوکیان بەخێوکەرەش زادرێ چکە چۆن بۆ نییە ئۆتۆمبیل دەست کەسێک کە خاوەنی مۆڵەتی شوفێری نییە نەک هەر ئەوە بۆشت نییە لە سەر شەقام خەڵکانێ فێر بکەی لەسەر شەقام ئەگەر خۆت خاوەنی مۆڵەتی شوفێریت منداڵەکەت فێرەکەی هەر بۆت نییە بەڵام لە کاتێکا بۆت هەیە منداڵێک یان خێزانت یان کەسێک فێر بکەی کە مۆڵەتی نییە لە شوێنێک کە لە ناوچەیەک کە هیچ شەقامێکی بەسەرەوە نییە واتە لە شوێنێکا بۆتان هەیە کەسێک ببێ مۆڵەت ئۆتۆمبیل لێ بخڕێ کە کەسێکی خاوەن مۆڵەتی شوفێری لەگەڵدا بێ ئەو شوێنەش شوێنێکی داخراو بێ ساحەیەکە چۆڵەوانیەکە نابێ شەقامی قیر بێ و لایانی جێبەجەکاری یاساش بەڕاستی ئەبێ ئەم وشیاریە یان ئەم بابەتە بە هەند وەرگرن کام ئامارە زۆر مەترسیدارە و بێ لێپرسینەوەکانیان تونترکەن زۆر باشە وەزارەتی شارەوانی پێویستە چی بکات چۆن هاوکار و هەماهەنگی هاتوچۆ بێت چۆن برەو بدا بە هۆشیاری هاتوچۆیی بەشێکی زۆری تێکچوونی سیمای بە تایبەتیش پارێزگای سلێمانی کە ئەو شەقامانە بەڕاستی سێرەکەی لە ڕووی جمجۆڵی ئۆتۆمبیلەوە زۆر سیمای تێک چووە پشکی شێر لەو ناشینکردنی سیمای شارە بەر خودی شارەوانی سلێمانیەکەوێت بەچی ئەو باڵەخانە بازرگانیانی کە مۆڵەتی هەوەرگرتووە بەدەیان هەندێک جار بە سەدان کارمەندیان هەیە بێ لەو کەسانی کە سەردانی ئەو باڵەخانە ناکەن ئۆتۆمبیلەکانیان لە بەردەم باڵەخانەکانە پارکەکەن ئەمە وای کردووە لۆدێ لەسەر شەقام و سەر شۆسەکان دروست ببێ لە کاتێکا مۆڵەتی باڵەخانەکە ئەهێنی قاتێک یان دوو قاتی ژێرەوە کراوە بە پارکین بەڵام هەر ئەوەنە کە کەشفەکەی بۆ کرێ دواتر ئەو ڕەمپەیە لێکەنەوە ئەیکەن بە قادرمەیان مەسعەدی بۆکەن و ئەیکەن بە جێگەیەکی بازرگانی یا بەکرێدەن یان ئەیکەن بە تەواوکاری بیناکی خۆیان ئەمە لە لایەک شارەوانی بەرپرسە ئەگەڕەڵێ ئێمە چۆن چارەسەریکەین ئەوەی ئەمە توانین ڕاوێژیان لەگەڵا بکەین پێشنیاریان بۆ بکەین بەڵام خۆیان نەزانن ئەمە بەشێکی تریان تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتی بڕ لە ناو گەڕەکەکانە کە ئەڕۆیت هەشی باخچەیەکی لەبەر ماڵی خوانە دروست کردووە پێڵێ بۆ کاکە بۆ پێت ناخۆشە دار و درەختە بێ نا پێم ناخۆش نییە بەڵام خانۆکە 200 مەترە ماشەڵا کردووە بە سێقات مبارەکت بێ بەڵام ئەگەر حەزت لە باخە فەرمو بیخەرە حەوشەی ماڵی خۆتەوە هیچ 100 مەترێک بە ئاسانی نادۆزیتەوە لە هەرێمی کوردستانە کە شوفێرێک پیادەیەکی دابەزان لەسەر ئەم شۆستەیە ئەم پیادەیە بتوانێت 100 مەتر بەسەر شۆستەیە بڕوا بەبێ باخ و بەبێ هەوراز و نشێوی لەسەر شۆستەکانە بەمانایەکی تر هیچ ڕێگەیەکی سەلامەت نییە بۆ پیادەکان لەسەر شۆستەکان شارەوانی بەرپرسە بۆ چونکە ئەو باخچانە هەمووی تەجاوزن کەسە کە حەزی لە باخە فەرموو باخەکەی ببرێتە حەوشی ماڵی خۆی یان بۆ ئەم خانۆکە تا دیواری دەرەوە کردوتە بە بینە
بۆچی باخکاخی لەسەر مافی تاکەکانی کۆمەلگا و ئەوەش هۆکارە بۆچی بۆ زیانە گەێنێ بە خودی منداڵی ئەو ماڵە چونکە ئەو منداڵانەکانە بچن بۆ قوتابخانەیان کە ئەنێ لەسەر شەقام هاتوچۆ بکەن شۆستە نییە کە بە شێوەیەکی سەلامەت هاتوچۆ بکەن ناچارن بەسەر شەقامە ئاڕۆن باشە شوفێرەکەش یعنی هێو دیقەت بدەن وشیاریمان نییە بۆ تاکانی کۆمەکە کە جلی شیاویش لەبەرکەن بە تایبەتی لێ شەوانە کە جلەکە ڕوون بێ بەمانایەکی تر جلەکە تاریکە خۆی ئەسمەرە جادەکەش تاریکە شوفێریش ماندووە یان تا ئاستێکیش کەم تەرخەمە ڕووداوی هاتچۆ ئاوا ڕۆدە ئەگە شۆستەکانمان گونجاوبوون بۆ پیادەکانمە وشیاریان هەبێ کە جلوبەرگی شیا و بۆ شەوان لەبەرکەن شەقامەکان بەشێکی ڕوونا بکرێتەوەی کە پیادی زۆر لەسرە شوفێرانی وریا بکرێنەوە لەو مەترسی کە ئەگەر لە منداڵیان لە پیادەیەک بدەیت سزاکی چییە ئەو کاتە بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتچۆ کەمە بنەوە زۆر باشە مامۆستا نەجات ئەو ئامارانەی کە لە بەردەستی ئێوەدان وەکو ڕێکخراوی هێڵی سوور پێم خۆشە لەبارەی قوربانیەکان لەبارەی سەرپێچیەکان لەبارەی کاریگەری ئەو وانە پەروەردانەی کە ئێوە پێشکەشتان بە هاونیشتوانیان کردووە تیشکێ بخەیتە سەر ئامارەکان بەڵێ ئامارەکان دوو جۆرن ئامارە سەرپێچیەکان ئەوەی کە سەرپێچین و کراون جیاوازە لەگەڵ ئەو ئامارانەی کە مردن و برینداربوون و ڕووداوی هاتوچۆیە طبعا ئێمە لە ساڵی 2010 لێکۆڵینەوەیەکمان کرد بەهۆی کە ئایا هەرێمی کوردستان تەنها بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە چەنە زیانی ئابووری پێگە چونکە ئەو لایەنی زیانی ئابووریە فراهم کراوە چونکە لە خودی تاکەکانی کۆمەلگا ئەکەوێ بەو شێوازە لایەنی پەیوەندیدار نییە کە بڵێ زیانەکان چەنن ئەو ڕێژەی کە دانراوە لە قەزا و ناحیەکان لە شار و شارچکەکان بۆ ڕووداوی هاتوچۆ ساڵانە 20 ملیۆن دۆلار حکوومەتی هەرێمی کوردستانیان تاکەکانی کۆمەلگە لە هەرێمی کوردستان بە بۆنەی ڕووداوی هاتوچۆ زیانیان پێگە ئەمە لە ڕووی ئابووریەوە پاشان لە ڕووی کێشەی کۆمەڵایەتیەوە ئێمە ئەو هەموو بریندارەی کە هەمانە بێگومان بەشێکی زۆری کێشەی کۆمەڵاتی لێکەوتوەتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە ڕوودا و ڕووی داوە بۆ نمونە لە شارۆچکەیەک شوفێرێک لە منداڵێکی دا کوشتی شوفێرەکە منداڵەکەی هەڵگرتەوە پرسیاریان کردی کام ماڵە چوو لە دەرگای داوتی ئەو مناڵە لێماندا و کوشتمان تازە حاڵەتەکە زۆر ناڕەحەت بوو مامی ئەو منداڵە میوان بوو لەو ماڵە ڕاستە خۆ دەست بەجێ شوفێرەکەی کوشتەوە هەر لەوێ ئەمە لە هەرێمی کوردستان ڕوویان داون هەمان بووە لە سەر بابەتی زۆر بچووک کوژراوەوەی کە بینرا و بیسرا کە لەسەر فولایت و لەسەر تێپەڕاندن و لەسەر دەشکانەوە خەڵکانێک کوژراون خەڵکانێک تووشی بەریەکەوتن بوون لە ڕێی کێشەی کۆمەڵایەتیەوە بۆیە کێشە کۆمەڵایەتەکان کەمتر نین لە بریندارەکان و لە مردوەکان ئەو سەرپێچیانی کە کراون من پێم خۆشە ئەم چەند سەرپێچیە کە بزانن کە لە هەرێمی کوردستانە تەنها لە ساڵی 2017 تەنها لەسەر بێمەوڵەتی 6520 کەس سزا دراوە واتە بەندکردنیشی توش بووە 30 ڕۆژ کەمترین ماوە بووە جا هەمانە لە 30 ڕۆژ زیاتر تا 6 مانگ ئەگە کەسێ ببێ مۆڵەت ئۆتۆمبیل لێ بخڕێ تووشی لێپیچینەوەی یاساییە بێ ئەمە تەمەنیش دیاریکراو نییە نه ئەمە تەمەنەکەمان لێرە جیان 14 هەموویشان تێکەوتون بێگومان خوێنکاری تیا کاسبی تایە ئافرەتی تایە پیاوی تایە بێگومان تەنها ئەوانەی کە لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکانە تووشی سزا بوون 1603 کەس بوون بەڵێ بەڵام بە ئەلێ ڕێشتێ زۆر گرنگە باسیکەین زۆرینەی خەڵک ئێمە پێیان بڵین یا زۆربەی شوفێران پێیان بڵین ئێوە مەشروب بەخۆنەوە یان کۆل بەکارێن نەخێر بەڵام لە کاتێکە ڕووداوەکانی مادە هۆشبەرەکان یا کۆلیەکان زۆر کەمترن لە ڕووداوەکانی خەواڵۆ بوون بۆیە ئەبێ ئەو وشیاریە بڵاو بکرێتەوە ئێمە سزای شوفێرێکە دەین ئەگەر مادەی هۆشبەریان کۆلی بەکارهێنابێ بەڵام چۆن بتوانین ئەم کەسە بزانین کەم خەوتووە چونکە شوفێران بە لێخوڕینی ماوەیەکی زۆر تووشی خەواڵویە بن بۆیە بەشێ لە ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارەکەی ئەوەیە ئەم شوفێرە بە ماندوێتی لی خوڕیوە بۆیە پیشنیاریان بۆکەین ئەگەر بە تایبەتی سەفەرەکەن هەوڵ بدەن بە ڕۆژ سەفەرکەن
یەک دوو بە تەنها نەبن هەوڵ بدەن زیاتر لە نەفرێ بن بۆی لەگەڵ یەکا ڕاوێژکەن بەڵام ئەو سەرنشینانە گرفتێکیان هەیە کە ئەچنە دەرەوەی شار هێشتا لە تاسوجە دەرنەچووی پرخەیان دێ لە دوا خەوتون ئەمە وا کە ئەم شوفێرە ئەوەی کە خەواڵوو ببێ و ئامارانە دواتر ئێمە بە راپۆرتێک ئەیدین بە کەناڵە بەڕێزەکەتان بۆی ئێوە بتوانن لە بەشی پرۆگرامەکان چەند بکرێ هەم تاکانی کۆمەڵگەی لێ وشارکردنەوە و بەشێکی تیکەش لە ئەو سەرپێچیانەی کە کراوە ئێمە ئەوەی کە هەمانە زیاتر لە 40 جۆری سەرپێچیمان جیا کردوێتەوە طبعاً ئەمە بە هەمانگی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی هاتووی هەرێم و ئەو پەڕێجەی دەستخۆشیە کە بەشی ئامار بەڕێبەری پلان کاک عەقیل ئەسعەد بۆ ساڵی 2018 زۆر بەدڵسۆزانە زۆر هەوڵیدا ئامارێکی دروست و شیاو هەبێ کە واقعی بێت چونکە بەشێکی زۆری ئامارەکان دروست نین بەمانایەکی تر بەشە لە بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ ئامارەکان وە خۆی نادەن لە بریندار و ڕووداو ئەوەی کە من مەبەستمە تاکەکانی کۆمەڵگە وریا بنەوە لەو ڕووداوانەی کە هەیە بەم شێوازەیە کە تەنها لە ساڵی 2017 ئەوانەی کە بەڕووداوی هاتوچۆ مردوون 690 کەسە لە کوردستان لە هەرێمی کوردستان 170یان ئافرەت بووە 520یان پیاو بووە یا با بڵین لە نێر بووە 170یان مێ بووە بریندارانی کە هەن 7016 کەس بریندار بووە منەمە لێرە ڕقم باس نەکەین کێمە ئەڵین مردوو 690 کەسیان مردوون بەڕووداوی هاتوچۆ ئێمە لەگەڵ دەستەواژەی قوربانیان نین چووکە قوربانی وشەیەکی ئاینیە و ناشزانێ ئەم قوربانیە مردوو یا بریندارە بۆی ئەڵین ئەوانەی کە مردوون بەڕووداوی هاتوچۆ 690 بۆی کە بینەران جوانە مەبزانن مەبەستمان 690 وا نەزانن مردنێکی ئاسایی مردوون تایەتی بۆ بە خەڵوس تایەتی بەشە لە لاشەکەی نەدۆزراوەتەوە تایەتی کۆیان کردووەتەوە جەنازەکەیان کۆ کردوێتەوە تایەتی بەشە لە لاشەی لەنا ئۆتۆمبیلەکە بۆیان دەرناهاتەوە وا کە پسبوون بێکەوە کە ئەشڵین حوتەسیاشیا بێ جستەی ئەم تێکەڵی جستەیەکی تر بوو بێ بێگومان بەشێک لەوانەی کە سوتاون یان ئەوانەی کە تێک چوون ئەسڵن جەنازەکانیش دوور نییە کە تێکەڵێک بوو بێتن بەداخەوە ڕووداوەکان زۆر دڵتەزێنن ڕووداوی وامان هەبووە سەر لە شوێنێک کەوتووە دەست لە شوێنێک کەوتووە ئەمە هەمووشی لە ئەنجامی تیژڕەویەوە بوو مەرج نییە یعنی ئێمە بۆ هەموو خەتاکان بخەینە سەر ملی شوفێران کوالەتی ئۆتۆمبیلەکانمان چین شەقامەکانمان چین کوالەتی بانزینت چییە ئەو کەرەستانی لەسەر شەقام دانراون چۆنن تاسەمان هەیە لەم هەرێمی کوردستانەیە بەو پەڕی خێرایە ڕۆی بۆ ئەمە خێرای شەقامەکە 60 کیلۆمەتر لە سەعاتێک یان 80 کیلۆمەترە لە سەعاتێک یان 100 ئەڕۆی گرم لە تاسەکە دەی لە پشتە تابلۆیەکە هەڵێ تاسەیەک لە پێشە بابە لە پێشویی من لێمدا واتە کەرەستەکە لە شوێنێکی گونجاو دانراوە یان ئەم تاسانە کە خەڵکانێک سربەخۆ دروستیان کردووە تاسەش دوو جۆرە جۆرەکەی شەقامەکە خۆی تاسەیە جۆرەکەی تاسە دروست ئەکرێ بۆ کەمکردنەوەی خێرایی ئەبێ شوفێران ئەوە بزانن هەر کاتێ تاسەیەکیان بینی ئەبێ ئەوە بزانن کە ئەم تاسەیە مانای وایە خێرایی کەم کەرەوە لە پشتی تاسەکەش مەترسی هەیە بۆیە زۆرە لە شوفێران کە تاسەکە بینێ نزم بۆتەوە بە هەمان خێرایی لێدا نە ئەو تاسەیە کە دروست کراوە کەرەستەیە بۆ ئەوەی بەڕێستان وەکو شوفێر بزانن کە لە پشتی تاسەکە مەترسی هەیە خێرایی کەمکەنەوە و ئەو بریندارانیشی کە هەن 7016 بریندار لە هەرێمی کوردستانە تایەتی دواتر مردووە نهاتوەتەوە ناو 690ەکە نهاتۆتە ناو 690ەکە پاشان تایەتی هەموو ڕۆژێ تەمەنای مردنەکە بەس نامرێ هەیە لەوەچە 2 ساڵە بێهۆشە لە حاڵەتی بەڵێ تووشی ئیغما بووە و هەمانە هیچ پێستێک بە لوت و بە دەموچاو بە گوێی نەماوە بەس زەویەکەیە کە خشاندوێت هەمووی لێبۆتەوە لە ڕووداوی هاتچۆیە کە لە هەرێمی کوردستان ڕوویدا هەموو خۆم کەسە بریندارە ناسم چەناگەی لێبووەتەوە بە پلاتین بۆیان دروست کردوێتەوە ئەم چەرمانە من بۆیە پێم خۆشە لەو ڕۆوە تاکە شوفێرەکان ئەمە بزانن ئاوهان بەڕقم نەڵێن 7016 تەواو ناتیایەتی ئەمەی پلاتینە ئەم گۆشتانەی کە بۆی دانراوە گۆشتی ڕانێتی لیان کردوێت و کریانە بەمەوە واتە ڕیش و موشی لێ نایە و هەتا ئەشمرێ ناتوانێت یەک پارو بجوێ
حەزی لە برنجشلەیە بۆ یەکەن بە شەربەتی برنج بۆ یەکەن بە شەربەتی بامەیە فاسۆلیا بە قەسەبەی خوا بزانە ئەوە هەموو ڕۆژێکی مردنە بۆیە گرنگە تاکەکانی کۆمەڵگە پیادە سەرنشین بە کاربەرانی ڕێگە لایەنی جێبەجەکاری ئاسا ڕاگەیاندن هەموو ئەمانەوە خۆی تەماشا بکە نەک بە ژمارەیەک وتەوە و 4385 ڕووداویش ڕووی داوە کە کەشف چۆتە سەری بۆ زانینتە 4385 ڕوودا و کە کەشفی بۆ کراوە ئەی بە چەندین هەزاری ترمان هەیە کە کەشفی بۆ نەکراوە و زۆر گرنگە شوفێر ئەمە بزانێ و دایک و باوکان و بە کاربەرانی ڕێگە بە تایبەتی پیادە ئێمە ڕووداوەکانی هاتوچۆ وا پۆلێ نەکرێ دەرەوەی شار ناو شار لە دەرەوەی شار ڕوودا و کەمترە بەڵام مردن زیاترە بۆی تیژڕۆی دەرەوەی کە خێرایی شەقامەکان و ئۆتۆمبیلەکان زیاترن لە کاتی وەرگەڕان و شێلان و پێکدادان برینداری سەختی تایە و مردنی تایە بەڵام لە ناو شار ڕوودا و زیاترە لە ناو بەوەی کە لۆدێکی زیاتری لەسرە ئۆتۆمبیلێکی لەو 4380 ڕووداوە کامیان بۆ منە ئایا تیژڕەوی سەرخۆشی خەواڵ و بوون کامیان زۆرترین ڕێژەی بەرکەوت باڵێ ئەو ئامارە کە هەیە لە بەردەسە لەو 4385 ڕوودا و 193 بە ڕۆژ بووە لە 100 بۆ نمونە ئەو ڕووداوانە وا دابەشەکرێن لە مانگی یەکە بۆ نمونە ئاوە بەو شێوازە ئەگەر مانگی پۆلێنکەین یان ئەگەر لە کۆتاییە بیکەینە کۆیکەینەوە هەموو دوان زەمانکە لەو 4385 2825 یان بە ڕۆژ بووە ڕووداوەکە نیوە بە نیوەیە زیاتر لە نیوە 1560 ڕوودا و بەشەو بووە 2370 ڕوودا و لە دەرەوەی شار بووە 2015 ڕوودا و لە ناو شار بووە ئەم ئامارە دواتر بۆ باسی یەکەین ڕووداوی دەرەوەی شار لێرەیە دەرەوەی شارمان زیاترە ئێستا بە پێی ئەم ئامارە بێ لە دەرەوەی شار ڕوودا زیاترە 2370 ڕوودا و لە دەرەوەی شار ڕووی داوە 2015 لە ناو شار بووە ئێستا پێچوانەی قسەکەی منە بەڵام لە ناو شار زۆربەی ڕووداوەکان کەشفی بۆ ناچێ ڕاستە پێکدانانەکان بچووکن لایەنێکیشیان جاری وایە کەم تەرخەمە مۆڵەتی پێ نیان ئۆتۆمبیلەکەی مەرجیتن تۆڵی نییە خێرا پێک دێنە سوڵحەکە نۆڕن بێگومان لە ناو شار ڕوودا و زیاترە و 2643یان بەپێی ئەو خشتەیە کە کراوە بۆیان هۆکارەکەی تیژڕەوی بووە لە ناو شاردا بەتابەت لەو 2015 ڕووداوی هاتوچەی ناو شار بۆ 2017 قوربانی و مردن و بریندارمان هەیە بێگومان قوربانیەکان گەشتونەتە ڕادەی مردن و ئەوە بێگومان ئێمە لە ناو بازارە لە خێرایی 30 کیلۆمەتر لە سەعاتێکە لە شارۆچکەی حاجیاوە ڕوودا و دەگوترێت ئەو هێڵانەی کە بۆ پیادەڕەوی ڕێدەن کە مرۆڤی پیادە بپەڕێتەوە تەنانەت لەوێشدا زۆرترین ڕێژەی قوربانیمان هەیە ئێوە ئەو ئامارانتان لایە بەڵێ با من ئەم ئامارە چکە دوو ئاماری بچووک ماوە وتمان 2643 بەهۆی خێراییەوە بووە تیژڕەویەوە بووە 1359یان بەهۆی کەمتەرخەمی شوفێرەکەەوە بووە ئایا شوفێرەکە لە لێخۆڕینە یان لە بارەکەی یان لە ڕەفتارەکەی پاشان 383 ڕووداویشیان بەهۆی نەبوونی مەرجەکانی توندوتۆڵیەوە بووە ئەمە ئاوا پۆلێن کراون ئەگەر بینە سەر ئەوەی ئایا لەسەر هێڵی پەڕینەوە ڕوودا و ڕوویداوە زۆر بەڵام ئێمە بین بیانکەین بە ئامارەکان زۆر سێکتەریتیایە ئەوە نەکراون بەڵام ئێمە ئەڵین ئەو هێڵە کراوە هێڵی پەڕینەوە مەبەست ئەوە نییە شوفێر بزانێ ئەوە لێو کاتەیە پێشڕۆی بۆ پیادەیە ئەڵین با بەڵام جاری وە هەیە شوفێرەکە وازانە پیادەکە بۆ ئێوەستێ هەندێک جاریش پیادەکە وازانێ شوفێرەکە بۆ ئێوەستێ کەسیشیان بۆ کەسیان ناوەستن و لە نەتیجەشە بە لافیتەیەکی ڕەش کۆتایی دێ شوفێرەکەش لە زیندان و بە سڵحێکی عەشایری لە ڕێگەی هەندێک مامۆسای ئاینیەوە بەداخەوە کە ئەوە بە هەڵا بەکارهێنرێ مامۆسانی ئاینیش ئەوەندە نابێ بچن نا ئەم سڵحانەوە بەوەی کە سوورە زانن ئەم کەسە بەهۆی سەرخۆشی یان کەم تەرخەمی یان بە هەڵەشەی لێی خوڕی و ڕووداوێکی لەدەست قەوماوە بۆ ئەوەی کە ئەمە بێ بە نمونەیەک بۆ کۆمەڵگەکەمان خەڵکانە سڵحیان بۆ نەکرێت تووشی سزای یاسایی خۆیان ببن
زۆر باش مامۆستا نەجات زۆر جار بمانەوێت نەمانەوێت لە کۆمەڵگەی خۆمانە پەیوەندیەکی نادروست بۆ منە لە بینی قوتابی و مامۆستا هەیە، لە بینی پزیشک و نەخۆشدا هەیە، لە بوون لە بینی پۆلیس و تاوانباردا هەیە. واتە هیچ کاتێ ئەم دوو چینەیان توانیوە کە بە یەکەوە پێکەوە بژین ئاشتی لە نێوانیان هەبێ. بێگومان لە نێوان شۆفێر و پۆلیسی هاتوچۆشدا ئەم هەڵەت تێکدێشتنە هەیە، واتە ئەم جۆرە لە ململانێ و دژمنایەتیە بوونی هەیە. ئەمانە تا چەند هۆکاری ئەوەیە کە شۆفێر هیچ حسابێ بۆ مرور بۆ یاساکانی هاتوچۆنەکەوە بە پێچوانەشۆ مروریش بە چاوێکەوە کە سەیرەکە جۆرە لە جۆرەکان میزاجێت بەکاربێنێ. ئێمە چۆن بتوانین ئەم ڕێز و خۆشەویستی و پێکەوە ژیانە لە نێوان هەردوو لادا دروست بکرێت بە ڕادەیەکە بێت هۆی کەمبوونەوەی یاساکانی هاتوچۆ و ئەمە کۆتا پرسیاری بەرنامەکەشمە. بەڵێ بێگومان ئەوە لە ئەوەی کە بەڕێستان باسان کرد زۆر باشە ئەبینرێ و دیاردەشە. ئەوە بەشێکیان شوفێرانن کە خۆیان کەمتەرخەمن یان گرفتێکیان هەیە لە بۆی کە لە ڕووی یاساییەوە ئۆتۆمبیلیە خوڕن یان بێمۆڵەتن یان پشکنینی ئۆتۆمبیلەکان کۆتایی هاتووە یان ئەو پێویستیانی کە لە کاتی لێخوڕینە ئەبێ پێیان بێ پێیانە بۆیە بەبینینی مەفرەزەیان مرور خۆیان ئەشڵەژێن و ڕقیشان لێیانە. بەشیشکیان کە کارمەندانی هاتوچۆن یان برایانی یا خوشکانی پۆلیسی هاتوچۆ یاسایەکیان پێ یاساکە خۆی کەم و کوڕە بۆیە باشترین کەس بێنە ئەو یاسایە جێبەجێ کە ڕزای گرانە بێ. بەڵام ئەتوانن خۆیان ئەتوانن وا بکەن کە خۆشویستیەکیان گونجاندێن لە بینی خۆیان و شوفێران دروست بکەن بەچی کەسەکە سزا ئەدەیت بەڵام بە ڕێزەوە سزای بدە. ڕووداوێ ڕوویدا لە یەکی لە شارەکانی هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێکی گرانبەها خۆیدا بە عەمودێکە عەمودەکەی خست. ئەو کەسی کە چوبوو کەشفی ڕووداوەکەکە چبوو تبووی بە شوفێرەکە ئەوەی کە جێ خۆشببختیە کە شوفێرەکەی چی لە نهات بوو بەڵام خۆی دابوو بە عەمودەکە و ئۆتۆمبیلەکە و عەمودەکە دووچیان بێکەڵک بوون. چبوو تبووی بە قوربان گوێ بگرە بەسەری خۆت ئەو عەمودە و پێشمێرین. لێرە قسەکە بێ حکمەتە بۆیە باشتر وایە کە ئێمە یاساکار جێبەجێەکەین ئەڵێن سواز بۆخوا کە خۆ سەلامەتی کەس بریندار نەبوو کەس نەمرد ماڵی دنیاش بە قوربانی خۆت بێ. ئێمە ئەڵین با ماڵ و سەرسەلامەت بێ بەڵام تازە شتەکە ڕووی داوە ئەلەو کاتەیە ئەم شوفێرش تووشی هەڵچوونە بێ و کاتە ڕەتفعلیشێ بێ. بۆیە باشتر وایە ئەو فەرمانبەرانە نەک تەنها پۆلیسی هاتوچۆ کە تا تەعینە بن یەک دنیا واستە و تەکلیف و هەندێک جار دەستماچکردنیشی تێکەوێ کە تەعین بوون ڕێز لەو کاری خۆیان بگرن بە ڕێزەوە بەرامبەر ئەو تاکانی کۆمەڵگە مامەڵە بکەن. بە مانایەکی تر شوفێران ئەبێ پۆلیسی هاتوچۆ بە هاوکاری خۆیان بزانن و پۆلیسی هاتوچۆ یان کارمەندانی هاتوچۆش کاریان خزمەتکردنە جێی ڕێز و تەقدیرە کارە و پیشەکان چونکە بەڕاستی لەبەر سەرما و لەبەر گەرما و بەدەر لە سەرما و گەرماش کە ئەمە کەم باسەکرێ ئەو ژینگەی کە لەسەر شەقامەیە پیسترین ژینگەیە لە ناوچەکەیە یعنی ئەو شوێنانی کە یەکتر بڕ و ترافیکی لێ و کارمەندێکی هاتووی لێە بەبوونی ئەو هەموو زۆزی ساڵان سایە ئەو پاشەڕۆ ئەوە هەمووی بۆ مەترسیە بۆ تەندروستی ئەم پۆلیسی هاتوچۆیە بۆیە باشتر وایە شوفێران ڕێز و تەقدیریان هەبێ بۆیان و پۆلیسی هاتوچۆش ڕێز لە چوارچێوەی بابەتەکە و چۆنێتی پێدانی هۆشیاری و خۆپاراستن کۆتا قسە و سەرنج و پەیامتان بۆ بەرنامەکەم چیە؟ بەڵێ ئێمە ئەگەر بمانێ وشیاری بڵاوکەینەوە ئەبێ دانەیەکیان بڵێن لەخوا بترسن دانێکیان بێ بڵێن لە سومعی خۆتان بترسن چونکە ئەو سەرپێچانی گاکرێن لە کۆتایە ناشرین لە کەسایەتی کەمەکاتەوە پاشان بڵین لە گیرفانتان بترسن چونکە ئەمە سەرپێچیە. بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وشارێکی خێرا بڵاوکەینەوە بەم ڕێگەیە یەکەم وەزارەتی پەروەردە پرۆگرامی بخاتە ناو سێکتەرەکانی خوێندنەوە. دوو وەزارەتی ناخۆ لە ڕێی نوێکردنەوەی مۆڵەتی شوفێری کە جێی دەستخۆشیە بەڕێبەتی هاچی سلێمانی لە مانگی یەکی ساڵی ئایندەوە بەنیاز هەر کەسێک مۆڵەت نوێ کاتەوە دووانەی تیۆری پێ بڵێ بۆ وشیاری واتە ئەوەی مۆڵەت نوێ کاتەوە بێ وشار بکرێتەوە چونکە زیاتر لە 1,500,000 کەس لە هەرێمی کوردستان مۆڵەتیان هەیە. پاشان ئەو کەسانی کە مۆڵەت وەرەگرن ئەبێ وشارێکیان پێ بدرێت کە ڕێز لە ژینگە لە پیادە لە شەقام و بەکاربەرانی ڕێگە بگرن. زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و ئومێد دەکەم بەردەوام بن و کاری جوانتر و هۆشیاری باشتر بە هاو نیشتیمانیان بەخشن. ئینشاءڵڵا سپاسانەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتاییدا ئەوە بیرتانێنمەوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زانایانی سعودیە کە بنباز کە گەورەترین یەکێکە لە زانە گەورەکانی گیانی ئیسلامیشی تێدا بوو
فتوایەکیان دەرکرد کە ئەگەر لە ڕێگە و شەقامەکاندا یاسای هاتوچۆ نووسی بووی کە تۆ پێویستە لە سەعاتێکدا 80 کیلۆمەتر تێپەڕبی، ئەگەر کردت بە 90 و بە 100 و بە 120 تووشی وەرگەڕان بوویت و مردی، ئەوە لای خوددا وەکو ئەوایە کە خۆت کوشت بێ. و ئەگەر کۆمەڵێ سەرنشینیشت لەگەڵ بوونیان بەهۆی تیژڕەویەکەتەوە لە منداڵێک لە ئافرەتێ لە پیاوێکدا کوشت، ئەوە ئەو کاتە تۆ دەبیتە بکوژی ئەو کەسانە ئەگەر پیادەڕەو بن یا سەرنشین لەگەڵتا. ئومێ دەکەین لە کوردستاندا هەمومان بە چاوی ڕێز و حرمەتەوە لە یاساکانی هاتوچۆ بڕوانی لە خۆمان و لە سیارە و ماڵ و مڵکمان بڕوانین و لە پۆلیسی هاتوچۆ بڕوانی بە ئومێدی ئەوەی کە یاسای ڕووداوی هاتوچۆ و قوربانیەکانی هاتوچۆ بەرەو کەمبوونەوە بڕۆن و هەمووتان لەش ساغ و تەندروست بژین تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.